یەک دوو سەرز بدەم لەسەر ئەوەی مەسعود بارزانی ئەوڕۆ لە شەقام دیارە شەقامکردنەوە شتێکی جوانە باشە لە بۆ کورد بەڵام نوێ نییە شەقامی کوردستان هەڵەنە من لە ئیتالیا هەیە ناوی بە ناوی هەموو وڵات و زۆر لە کەسایەتی دیار لە دنیا هەیە ینی ئەوە نییە ئیبداعی زۆر گەورە بیتن کە مەسعود بارزانی بێ بە شانازیەوە بە دەستکەوتێکی گەورە بە ئێمە بفرۆشی ئەوە خاڵک دوو مەسعود بارزانی لە قۆناغی ئەمڕۆدا سەرۆک حیزبەکە یعنی چییە دەستەوێندەر بەبێ ئەوەی هیچ پلەیەکی فەرمی نەبی دەستەوێندە لە کاتێکدا سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت کورە لە هەمووی ئابڕوبەرتر وەزیری پێشمەرگەی لەگەدا نەبوو لەوەش ئابڕوبەرانە 37 کەس لە خزم کە سوکاری خۆی بردیە ئەوانە کۆنە پێشمەرگەن لە کاتێک دەکات خۆم پێشمەرگە لەوەتی هەیە بە سەدان 1970 ساڵەکە هەموو حزب و لایەن و گروپە شتێدا تۆ بەس بچی بارزانی پارتیەکان ببی تۆ وەرە مەسعود بارزانی عمرت 80 ساڵە هێشتان ئەو عەقڵەتی کە ئیشت پێیان نابی پێیان دەبی یەک ریزی کورد و کوردستان و خوێنی شەیدان ئەگەنا بارزانی ماڵی خۆم بارزانیەکان بەشێک لە بارزانیەکان حزبەکە چه عەقڵەتەکە ئەیتت 350 کەست بردیە لەو کەسانی کە ئیقامە و جەواز و ئەوانەی بە پارەیان ئیقامەیان لە ئەوروپا هەیە وەکو ئەو دیتان بارزان قەساب و مەنسوور بارزانی و کوڕەکانی ناوزات هادی و سەنگەری برایی و ئەوانەی ئیقامەیانە لە پشتی بوو لە حیمایەت چیە لە دوو چالاکوان دەترسێ یەک پێشمەرگە بیت خوا لە چالاکوان دەترسێ ئەو زۆر ئاخر سەعاتە ئەلان کردە چەنە من دوێنێ یەکەم کەس ئەلانم کرد دوای من ئەو دی ئومێد خۆشناو بوو وێنانی بڵاو کردەوە ڕاستیەوەش بڕۆنە سەر سەعات ئەوەکان 350 کەس حیمایەت پارەیەک سەرف دەکات لە بۆ چییە شەقامەک دروست دەکرد لە پێشمەرگە وەکو گوتیشم بەس کردێ خۆی هیچ شتێکی فەرمیشی نییە ئەوانەی فەرمیشن وەکو وەزیری پێشمەرگەی نەبردیان پێشمەرگەی حیزبەکانی بۆیە شەرمە جەبار یاوەردەچی لە ئاوا میدیا بە دەستکەوتێکی گەورە حساب دەکرد بخواکە بۆ شتێکی باشە بەس کورە دنیا خراپبوو نییە لەو نقطەی هاوڕێیان دوای نقطە منەوە بڵێم کورە برا ڕۆ لە نۆتوی دووەوە دار و بەرد ڕێزی لەوانە دەگرت چەندین سەرۆک کۆمار و بۆش و سەرۆشی فەرەنسا و سەرۆژی بەریتانیا و هاتنە کوردستان و لە بردیانە بەیتل ئەبیەس ئەو هەموو دەستکەوتە بەخۆی لە کوڕەکەی مەسرور بە نێچیری بە پاڤل و قوبادی کە بۆمبارانی سلێمانیان کرد وەکو ئینگلیزەکان دۆڕاندیتیان کێشەی کوردیان لە شێگەیان ئێستا شەقامە کرایتەوە بە دەستکەوتی نەتەوەی پیشاندن ئەوزە لە هەمووش کارەزاتر خەڵک موچەی نییە معاشی نییە پێشمەرگە بە هەزار دەردەوە دەناڵێنی لە بۆ شەقامەشی دروست کردیە بە دەستکەوتیش بە خەڵک دەفرۆشی کورە دوایە لە هەمووی گرنگتر کاک مەسعود عمرت 80 ساڵە ئاخر ئەوەی عمرتە تا کەنجینێ ئەو تەفەڕد و خۆبەزلزانین و حساب نەکردن لە بۆ ئەوانی کە دەکەین